حاڵەتی زیاتریشەیە ئەو تەنها لە پشت لاپتۆپەکەیان قسەی گەورە دەنووسن. لەماوەی ڕۆژانی ڕابردوو لێژنەکانی پاراستنی تەندروستی و لەگەڵ لێژنەکانی قایمقامیەت هەڵسان بە پشکنین و بە دوواداچوون بۆ بەشێک لە ئارەژگاکان. دوای ئەوەی چەند حاڵەتێکی ئایدس پۆزەتیڤ و هەڵسان بە داخستنی کۆمەڵێک لە ئارەژگاکان و سەرتاشخانەکان. دەمەوێت زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە بزانم. دکتۆر جان ئەگەر بفەرموویتە ئێرە دکتۆر کارزان هەڵبەتە بەڕێوبەری نەخۆشیە گوازراوە جنسیەکان گەر باسی ئەوم بۆ بکەیت چەند حاڵەت بوو و چەند شوێ قەپات کراوە تا ئێستا؟ پێشەشی بە خێراتتان دەکەم سەرچاوم. ئەمە وەکو لژنەی پاراستنی تەندروستی بەشی نەخۆشیە گوازراوەکان بە هامانجی لەگەڵ بەڕێوبەری پاراستنی خۆراک بەڕێز دکتۆر ئیسماعیل هەڵساین بە پێکەنانی لژنەیەک بۆ بەسەرکردنەوەی گشت ئارایشگەکان لە پارێزگای هەولێر. بە دوواداچوونمان کرد لە 6 ئارایشگا لە ناویاندا تقریبان 68 کارمەند ئیشیان تێدەکرد. کۆمەڵێک لەو کارمەندانە بیانی بوو. دوای پشکنین و بە دوواداچوونەی ورد لە هەموو حاڵەتەکان دەرکەوت کە 3 حاڵەتیان HIV هەڵگری پۆزەتیڤی ئایدز بووینە و بە خۆشحاڵیەوە هەرسێ حاڵەتەکە هی خۆمان نەبوون، کەسانی بیانی بوون، کەسانی ناودار و لە ئیقامەی ئاگادارمان کردنەوە کەسێکی هەندی پۆرتکرانەوە لە وڵاتەکانی خۆیان. باشە دکتۆر دەڵێن کەوا ڕێژەکەی زیاترە بەڵام ڕانەگەیەندراوە. نا شتێوان نییە، ئەوانەی کە ئەو قسانە دەکەن بەڕاستی حەزمان کرد، یعنی ئێمە هەدەفمان چییە لە پێکەنانی ئەو لژنەیە سەرەتادا؟ هەدەفمان ئەوەیە خەڵکی خۆمان ئاگادار بکەینەوە کە ئەو نەخۆشیە چۆن دەگوازرێتەوە و ئەو شخصی کە دەڕوا لە بۆ ئارایشگا لە بۆ حەلاق لە بۆ هەر شوێنێکی کە خۆراکە یان هەر شوێنشکە کە پەیوەستە بە گواستنەوەی چاوکراوە بێ ئاگادار بی لە گواستنەوەی ئەم نەخۆشیە. ئەو نەخۆشیە سەرچاوی یەکەمی گواستنەوەکەی لە ڕووی جنسەوە لەگەڵ خوێن دەگوازرێتەوە. ئەو شتانەی کە تایبەت شم بە خوێن وەکو کەریستەکانی حەلاقیە، موسە، با بڵێن مقەسە، نینۆک بڕە لەگەڵ پەشتەماڵی ئەوانە دەبنە هۆی گواستنەوەی. ئەو شخصی دەستە ئارایشگا نەستە حەلاق با بپرسی بەلایەنی کەم ئەو کەسێک کە ئیشی لۆ دەکە ئایا کارتی تەندروستی هەیە؟ ئێمە کە ئەو ئیشەمان کردێت تەنها لۆ چاوکردنەوەی خەڵکی خۆمانە تا خەڵکی خۆمان توش نەبێت و ئەوانەی کە دەڵێن حاڵەتی زیاتریشەیە ئەوە تەنها لە پشت لاپتۆپەکەیان قسەی گەورە دەنووسن. پرسیارشکردم بەشێک لە خەڵکی باسییان لەوە دەکرد یاخود دەنگۆی ئەوە هەیە کە لە مێژە ئەو حاڵەتانە هەیە بەڵام تازە ڕاگەیەندراوە. نا شتێوانە حاڵەتی HIV هەڵگری HIV کە ڕادەگەیەندرێت دەما و دەست ئەو شخصانە ئەگەر غەڵەت نەبم هەر یەکەچیان 1 هەفتە بوو 2 هەفتە بوو داخلی عێراق بووە. ئەوانی دیکە زۆر بە کەمی داخل بوون، ینی کە ئاگادار دەکرینەوە لە فەحسەکەیان و دەردەچی ڕاستە خۆ ئەمە جەماعەتی برادرانی ئیقامە ئاگادار دەکەینەوە بە خۆشحاڵیەوە ئەوان یەکسەر کێسەکەی دەستگیر دەکەن و ڕەوانی وڵاتی خۆیان دەکەن. دکتۆر دەگوترێت بەشێک لەو کەسانە ڕێگەزنامەی سووریان هەبوو یاخود خەڵکی سووریا بن، خەڵکی ڕۆژاوا بوون. باشە بە ڕێگەیەکی نایاسایی هاتبن ئەو کاتێک کە داخلی هەرێمی کوردستان دەبن پشکنینیان بۆ ناکرێت؟ بەخۆی کاگەحمە لە هەموو وڵاتەکی پەنابەر هەیە، هیدی ئەوانە بە پەنابەری داخل بووینە بە قاچاق داخل بووینە دەڕۆن لە UN ناوی خۆیان دەنووسن. ئەو 3 شخصە دوانیان نا، بەڵام یەکەچیان هەر ناوی خۆشی لە UN نووسی بوو و فۆرمی UNشی کرد بوو، حتا UNش هاتە سەرخەت کۆمەڵە قسەشی لەسەر کرد، دەویست دەیگۆ خەتەریاتی لەسەرەکە دیپۆرت بکرێتەوە، بەڵام ئەمە بە خۆشحاڵیەوە کە کتابەکەمان لەو کرد دیپۆرت کراوە. ئێستا کۆتا ڕێژە چەند ئارێژگا داخراوە لەگەر تەرسەتە؟ زۆر داخراوە، هەر ئەو 6 ئارایشگە نییە کە ئەو ڕۆژی حملەکەمان دەست پێکردی و ئەو ڕۆکەش زیاتر لە 50 ئارێژگە داخراوە، نەک لەوەر ئەوەی کە هەمیان حاڵەتی خراپیان تێدایە. دەمانەوێت هەمیان کۆنتڕۆڵکەین، هەمیان فەحسیان لۆ بکەینەوە دووبارە و بە ساغ و بە سەلیمی تەسلیمی هاوڵاتیانی خۆمانیان بکەینەوە.